پچڕانی پەیوەندیەکانی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بەهۆی ڕووداوەکانی ئەم دوایی سلێمانیەوە چارەنووسی کاراکردنەوەی پارلەمانی کوردستانی بەنادیاری هێشتوتەوە لە کاتێکدا هەردوو حیزب لە هەوڵدا بوون لە مانگی ئەیلولدا پارلەمان کارا بکەنەوە. ڕۆژی 14 ئابی 2025 هەردوو شاندی دانوستانکاری پارتی و یەکێتی لە هەولێر کۆبوونەوە و هاوڕابوونی خۆیان نیشاندا لەسەر ئەوەی پێویستە هەوڵی چڕ بدرێت بۆ ئەوەی ئەیلولی داهاتوو پارلەمان کارا بکرێتەوە. لەگەڵ بەرەو پێشچوونی سنوورداری گفتوگۆکانی هەردوولا بۆ هەڵبژاردننی دەستەی سەرۆکاتی پەرلەمان، ڕووداوەکانی 22 ئابی سلێمانی گفتوگۆکانی هەردوو لای لەو بارەیەوە وەستان کە بوو هۆی دروستبوونی شەڕی میدیایی لە نێوانیاندا و پچڕانی پەیوەندیەکانیان. چەند سەرچاوەیەکی ئاگادار لە گفتوگۆکانی پارتی و یەکێتی بۆ سبەی جەختیان کردەوە کە بەهۆی ڕووداوەکانی ئەم دواییەوە دیار نییە گفتوگۆکان کەی دەست پێ دەکەنەوە بە ئاڕاستەی کاراکردنەوەی پارلەمانی کوردستان. جەختیشیان کردەوە تەنانەت گفتوگۆ ناوخۆیەکانی هەردوو حیزبیش لەو بارەیەوە وەستاون و چاوەڕوانی ئاسایی بوونەوەی پەیوەندیەکانیانن بۆ دەستپێکردنەوەی دانوستانەکان. طبعا لە داخی دانیشت لە قسە لەسەرەوە کراکەوە لە مانجین و ناڕاستی مانجین و دانیشتنێ بکرێت دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بەکار بخرێتەوە، بەڵام بەڕاستی ئەو ئەحداسانەی لە دوای گۆڕانکاری لە ڕەنگە لە هەندێک بابەتدا کردبێتن ئەوە دەمێنێتەوە سەر لیژنەی مفاوەزاتی نێوان یەکێتی و پارتی بڕیار لەسەر ئەوە دەدا ئەو کاتە سەرۆکایەتی دیوان ئێمە ئاگادار دەکاتەوە بۆ دانیشتن و ئێمەش ئامادە دەبین. پەیوەندیەکانی پارتی و یەکێتی لە دوای ڕووداوەکانی 22 ئابی سلێمانیەوە پچراون، ئەوەش دوای ئەوەی نووسینگەی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان ئەو هێزانی کە لە شەڕی لالەزار بەشدار بوون بە هێزی یەکێتی ناوبرد لە کاتێکدا یەکێتی دەڵێت هێزی فەرمی حکوومەت بوون. سەرڕای ئەوە یەکێتی پارتی تۆمەتبار دەکات بە داڵدەدانی ئەژی ئەمین کە بە تۆمەتی تێوەگلانی لە پلانی هەوڵدان بۆ تیرۆرکردنی باوەڵتاڵەبانی سەرۆکی یەکێتی لەلایەن دەستگا ئەمنیەکانی سلێمانیەوە فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرکراوە. بەهۆی کاریگەری ئەو ناکۆچیانەوە نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و هۆشیار زێباری ئەندامی مەکتەبی سیاسی پارتی هەفتەی ڕابردوو سەردانەکەیان بۆ سلێمانی هەڵوەشاندەوە لە کاتێکدا بڕیار بوو لە سلێمانی بەشداری لە کۆنفرانسی هاوپەیمانی سۆشیال دیموکرات لە وڵاتانی عەرەبی بکەن کە تێیدا باڤڵتاڵەبانی بە سەرۆکی هاوپەیمانێتیەکە دیاریکرا. بە پێی دانوستانەکانی پارتی و یەکێتی بۆ دابەشکردنی پۆستەکانی پەرلەمان و کابینەی داهاتوو، پۆستی سەرۆکی پەرلەمان لە پشتی یەکێتی دەبێت و جێگرەکەشی پشتی پارتی دەبێت. لە دوای هەڵبژاردننی پەرلەمانەوە لە 20 دەی ساڵی ڕابردووەوە پەرلەمانی کوردستان یەک دانیشتنی کردووە بەبێ هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی و لەو کاتەوە بە پەکخراوی ماوەتەوە. بە پێی یاسا پێویستە دوای هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لە ماوەی 6 ڕۆژدا متمانە بە کابینەی نوێ بدرێت. بەو پێش ئەگەر کاراکردنەوەی پەرلەمان بکەوێتە ناوەڕاست یان کۆتایی مانگی داهاتووەوە، وادەی پێگەێنانی حکوومەت دەکەوێتە دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کە لە 11 بەڕێوە دەچێت.